ڕاچیە لەسەر ئەوانەی بە ناوی خۆپیشاندانەوە هێرش دەکەنە سەردەم و دەستگا حکومی و حیزبیەکان. پێم باشە کە سەرجەم داموزرێزرەکانی حکوومەت بپارێزرێ، چونکە سووتاندنی دامودەستگای حکوومەت دائیرەکانی حکوومەت ئەرکە بێ لەسەر حکوومەت و دەبێت پارەی دیکەی بۆ تەرخان بکرێ بۆ نوێژەنکردنەوە. بۆی پێم باشە هەموو کەسێک داوای مافی خۆی بکە بە شێوەیەکی هەمنانە، بە شێوەیەکی مەدەنیانە و دوور بێ لە توندوتیژی، چونکە ئێمە لە ڕابردوو بینیمانە چەندین جار خۆپیشاندانی کراوە مناڵی فەقیر تێچووە، هەر مناڵی فەقیر کوژراوە. ناکە دووبارە شارێکی ناوخۆی دروستکەینەوە، داوا لە هەموو گەنجەکانی کوردستان دەکەم کە بە شێوەیەکی هێمنانە داوای مافەکانی خۆیان بکەن. ئەمە هەوڵاتی شێن بەڕێکە خۆپیشاندانە مافێن خو دەستەبەر بکەن بەڕێکن دیموکراسی، بەڵام بەڕێکە دیموکراسی ئارامی ئاشتیە بپارێزین، ملک و مال و سامانی گشتی و تایبەت بێتە پاراستن داکو توندوتیژی زیادە چنە. خۆپیشاندانە و دعوە حقیقات بکی شتێکی عادیە نۆرمالە گەلێک باشە و بەس سوتنە بە ڕێگای حزبی و حکومی و ئەس بارم وەزعەتێت نەخواشتر بێت و بەرەو خۆشی ناشد.